у світі ядерний арсенал та бази ئۆکرانیا وەکو وڵاتێکی میراتگیری یەکێتی سۆڤیەتی پێشوو سێمین دەوڵەتی ئەتۆمی جیهان بوو، بەڵام لە بەرامبەر بەڵێنی پارێزگاری ئەمریکا و بەریتانیادا بۆ پاراستنی لە هەر داگیرکاریەک باوەکو ڕووسیاش بێت و بەڵێنی هاوکاری بۆ گەشەی ئابووری و دەستبەرداری گەنجینەی گەورەی چەکی ئەتۆمی بوو. بەڵام دوای 27 ساڵ دەرکەوتە و بەڵێنانە جگە لە سەراب شتێکی تر نەبوون. لە دوای هەڵوەشاندنەوەی کوتلەی کۆمۆنیستی یەکێتی زۆڤیەت، ئۆکرانیا بووە خاوەن میراتگیری جبەخانەیەکی ئەتۆمی کە لە 1800 کڵاوە پێک دەهات. بەڵام ویلایەتە یەکگرتووەکان قایلی کرد باڵوەشاندنەوەی ئەو جبەخانە زەبەلاحە لە بەرامبەردا لەندەن و واشنتۆن گرنگیان پێدا بە پاراستنی یەکپارچەیی خاکەکەی. ئەو بەڵێننامەیەش بە پەیمانی بۆدا پێس ناسراوە کە لە 5 کانونی یەکەمی 1994دا واژۆ کراوە. ئۆکرانیا بەپێی ئەو بەڵێننامەیە دەستی هەڵگرت لەو گەنجینە گەورەیە و سوتەمەنی ئەو کڵاوە ئەتۆمیانەی بۆ خستنەکاری کوورە ئەتۆمیەکانی بۆ بەرهەمێنانی وزە بەکارهێنا. ئێستاش دوای ئەوەی دەسەڵاتدارانی کریملن لە سەلامەتی ئۆکرانیا دڵنیا بوون یەکێک لە پاساوەکانی ڤلادیمیر پۆتین بۆ سەپاندنی چەنگ بەسەر کێڤدا ئەوەیە گوایە وڵاتە ئەوڵی بەدەستهێنانی چەکی ئەتۆمی دەدات و مەترسی بۆ سەرسەقامگیری و ئاسایشی مۆسکۆ دروست دەکات. پسپۆڕە ئۆکرانی و ئەمریکیەکان گومانیان خستە سەر ئەو کردەی کە پێی دەوترێت دانایی وازێنان لە چەکی ئەتۆمی. هەندێک بڕوایان وایە ئەو چەکانە تەنها هۆکاری بەرپەرجدانەوە و ڕاگررتنی هێرشی دوژمنکارانەی رووسیان. تەنانەت زۆرینەی ڕایگەلی ئۆکرانیا ئێستا نەفرین دەنێرن بۆ دەسەڵاتدارانی ئەو کاتەی وڵاتەکەیان کە لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیاندا داهاتووی ئۆکرانیایان بە زریانی خەونە استراتیژیەکانی ڤلادیمیر پۆتین سپارد کە دەیەوێت ئیمپراتۆریەتی یەکێتی سۆڤیەت و هەژمونە دۆزەخیەکەی زیندوو بکاتەوە. ڕاستیە و بۆچوونەی چاودێران و پسپۆڕانی کاروباری ئۆکرانیا ئەو کاتە دەردەکەوێت کە جین ساکی وتەبێژی کۆشکی سپی دەڵێت سەرۆک جۆ بایدن لە ژێرکاریگەری هیچ دۆخێکدا سەربازی ئەمریکی بۆ دژایەتی رووسیا ڕەوانەی ئۆکرانیا ناکات، گەرچی رووسیا بیەوێت دۆخەکە ئاڵۆستریش بکات. ویلایەتە یەکگرتووەکان تەنیا بەردەوام دەبێت لەسەر سەپاندنی سزای توند بەسەر مۆسکۆدا و یارمەتیش پێشکەشی ئۆکرانیا دەکات. لە دوایەوەی سەرۆکی ئۆکرانیا ڤلۆدیمیر زیلینسکی تەواوی هەوڵەکانی خستەکار بۆ ئەوەی پەیمانی ناتۆ و یەکێتی ئەوروپا هەنگاوی بەکردەیی بنێن بۆ یارمەتیدانی وڵاتەکەی و پاراستنی لە هێرشی رووسیا، بەڵام هەوڵەکانی بێئاکامانەوە لە دواوتاریدا کە ئاڕاستەی گەلی ئۆکرانیای کرد کە پێویستە پشت بە خۆیان ببەستن بۆ بەرگری لە وڵاتەکەیان بە حەسرەتەوە دەڵێت ئێمە تەنیاین، ئێمەیان بەتەنیا єштەوە، کەس ناوێت لەم جەنگەدا هاوسەنگەرمان بێت. У яких районах діє. По російським ударам, як і вчора, однаково знаходяться військові та цивільні. Мета цієї атаки – тиск.